ئەمڕۆ توانیمان سەردانی سێ چوار گەڕەکی ناوشاری هەڵەبجە لە گەڕەکی شەید فاتیح لە گەڕەکی شۆڕژ لە ئەندازیاران لە گوندی عەبابەی لێ بکەین بۆ بەسەرکردنەوەی کۆمەڵە پرۆژە کە مابرین ئەم پرۆژانە پرۆژەی حکومین و خەڵکی وەبەرهێنەری ئەم شارە وەکو برای بەڕێزمان جەنابی کاک شێخ تاهیر کە یەکێکە لە پیاوە جوانەکانی ئەم شارە عەتایەکی جوانی بۆ ئاوەدانی هەیە و بە هیمەتی بەڕێز کوێسان خان سەرۆکی شارەوانی هەڵەبجە بەسەرمانکردنەوە ئەو گەڕەک و کۆڵانانە هەم هەندێکیان تێکەڵە بوو هەندێکیان قیر بوو هەندێکیان شۆسە بوو بە ئەم ئیشەی کە ئێمە ئێساچێ دەستمان ناوەتێ ئەبێ ئیحسان و بیتەمام تەکمیلی بکەین بە تایبەتی ناوچەی مەکتەبی سەناعە لێرایە و تەلەبێکی زۆری بەسەرەوەیە و دوو خنگای گەورەی تایەوە بە تایبەتی تەلەبەکانی سەرەتایی هەمووی لە پۆلی 1 و 2 3 و 4 مناڵن لە ڕووی تەمەنەوە 6 ساڵ بۆ 9 ساڵ و 10 ساڵن و بەم زستانە و کە بەو جادا ڕۆن بەڕاستی هەمومان دڵمان بۆیانە سووتێ ئەبێ ئێمە خەمێکی ئەوانیش خۆین لە پاڵەما تەکمیلی بکەین هیواداری بتوانین حکومەتی هەرێمی کوردستان چۆن دەستی بە هەڵەبجە و ئاوەدانکردنی هەڵەبجە و بە پارێزگابوونی هەڵەبجەوە بووە لە مەسلەی بودجە و داهاتە هاوکارمان بێ یارمەتیمان با چونکە هەڵەبجەی ئێمە و ئەم شارەی ئێمە یەک پارێزگایەکی نوێیە پێویستی باوکاریە دوو بەڕاستی لە ڕووی شەید لە ڕووی تەسیەدان لە ڕووی بەشداری لە حەرەکەی کوردی یەکێکە لە شارە هەرە سمبولەکان هەرە ڕەمزەکان بۆ مێژووی کورد و هیوادارین حکومەتی هەرێم لێرەوە داوا لە بەڕێز جەنابی سەرۆکی حکومەت بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکومەت کاک قوباد و بەڕێز جەنابی وەزیری شارەوانی کاک ساسان کە پێم وایە وەزیری شارەوانی یەکێک لەو کەسانە هاوکارمان بووە وەزیری ئاوەدانکردنەوە کاک دانا هاوکارمان بووە ئیحسان و بیتەمام بەدەنگ کۆڵانەکانی هەڵەبجە و ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و ئیعمار و جوانی هەڵەبجەوە بێن